بۆ بەهێزکردنی توانای کاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی و گرێدانی زیاتر بە خەڵک و جێبەجێکردنی داواکاریەکان ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان پێنجەمین گفتوگۆی کراوەی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە قەزای دەربەندیخان ڕێخست. گفتوگۆکەش لە نێوان بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەری فەرماگە خزمەتگوزاری و ئیدارەکان بوو. ئێمە ئەندامانی ئەنجومەنە خەینە قەزاکان بەو شێوەیە کە ئاماژمان ئەوەیە کە ئەوان دەستیان پێیان ناگەن بەس ئێمە ئەتوانین ئەو کارە بکەین و بیان بین لەگەڵ خۆمان تەڵەن بە هاوکاری ئەوانیش کە ڕازامەندن لەسەر پرۆژەکەی ئێمە کە هاوکاری هاوڵاتیان بکرێت. قایمقامی قەزای دەربەندیخان ڕای دەگەێنێت هەر هەوڵەیەک بە ئاراستەی باشترکردنی ژیانی خەڵکو و ئەکتیڤکردنی فەرمانگەکان بێت کارێکی باشە و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت لێرە گوێبیستی داواکاری بووین کە سەرەکی ترینیان دابینکردنی ئاوی خاوێنە بۆ شارەکە. بڵێ ئەلبەتە ئێمە ئەم شارە کۆمەڵی کێشەمان هەیە و من ئەم کۆبوونەوەیم پێ باش بوو لەگەڵ نوێنەرانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ڕاستەوخۆ خۆیان گوێیان لە کێشەکانی فەرمانگە جیاجیەکانی دەربەندیخان بێت و خۆشبەختانە بەڕێوەبەرە بەڕێزەکان هەرێکە و لە لای خۆیەوە کێشەکانی خۆی گەیاندە ئەنجومەنی پارێزگا. من ڕووی دەمەکەمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم مینحەی ئەم پرۆژەیە دابین بکات لە پێناو هاوڵاتیانی قەزای دەربەندیخان ناکرێت چەندی ساڵە ئەم قەزایە ئاوی سازگاریان نییە. هیوادارم 150 پرۆژەکە تەواو بووە لە زووترین کاتە بەڕێزیان مینحەی ئەم پرۆژەیە تەواو بکەن بۆ بەرچەوەندی هاوڵاتیانی سنووری قەزای دەربەندیخان. گفتوگۆی کراوە و دیداری ڕوبەڕووی نوێنەری خەڵکو و بەڕێوەبەری فەرمانگە و یەکە ئیدارەکان تێگەیشتنی زیاتر دروست دەکات لەمەڕ پرسەکانی خەڵکو و ئەو کێشە و گرفتانەی کە ڕۆژانە خەڵک ڕوبەڕووی فەرمانگەکانی دەکاتەوە. ئەم کارە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێک کە شێوازی جێبەجێکردنی خواست و داواکاری خەڵک گۆڕانی بەسەردا بێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.